جامانە بەشێکە لە کللتوری کوردی و ناسنامەی ئێمە ماوەی 100 ساڵە هاتوتەنەوە کۆمەڵگەی کوردەواریەوە. ئەمڕۆ دەمەوێت ئەو پیاوە نەجیب زادانە بدوێنم کە هەتاکو ئەمڕۆژ ئەو کللتوریان پاراستووە. بابڕێن. قبل 14 ساڵی لە 14 ساڵی جامانە جامانەیەکەم چۆن هاتە ئاسە جامانە و لانە بردووە؟ چۆنی لابم بۆ هەتا کۆتایی شەستەکانی سەدەی ڕابردوو بە دەگمەن پیاوێک دەبینی جامانەی بەسەرۆنەوە بێت. ئەو کاتە ئەگەر کەسێک جامانەی نەکردایە بۆتانەوە شەر پیانەوت سەڕوت. لام حاجی چەند ساڵە جامانەکەی؟ والله تقريبا توفيت معه دەتۆفێتەوە؟ أنا والله قەت بێ جامانە ڕۆیتە دەرەوە؟ لا والله بۆ؟ رونا جاي واحد دايم سري الروتا دم رونا بالجامانة بتبدلها لە کێکەوە جامانە لەسەرەکەی؟ للدولي 65 بدواتر على دورو 65 تر جامانه بسروي تا استايكي تا ئاسە جامانە تايسم جامانه قەت بۆ بێ جامانە بڕۆیتە دەرەوە؟ لا والله طاقت مني هەر خۆت پێوە گوتووە؟ يان جامانه يان مشكي يان لما باشترا ئەمە جامانەیە یا مشکیە؟ اما جامانه ئەمە جامانەیە. جامانەکەشە جوانە. اخي جاران پیاوان نەجیب زادە و دەستڕۆشتوەکان مشکیان بەستووە و جامانیان تێکەڵ کردووە. ئێستا من دەمێت بڕۆمە لای مام حاجیەک کە ماوەی 57 ساڵە کاری کڕین و فرۆشتنی جامانە و کڵاو و مشکی دەکات. ئەمە بزانم ئێستا بازاڕی جامانە چۆنە. مام حاجی گیان سلام علیکم. سلام ورحمة الله بخير وبركاته زۆر سپاس مەمنون لە سەماچەکەم. مام حاجی چەند ساڵە لێرەیان؟ والله ما بنستفاد من لا 57 دكان دانا بس 12 ساڵە لەم گوزەرم بەخوا بەزاوێت دیشی خۆمانەکەین و جاوانش جامانەیە هەڵبەساوەیە هەڵەبەساوەیە ئەنواعی هەیە جامانەکان خوا لێم نەچێنێ لەگەڵ ئێوە کوڕەکەم ئەیکات ئەوە. حاجی جامانەکان هەر یەک و نەخشێکە فەقی و نەخشانە چییە؟ نەخشەکە ئەوە هەیە ئێستا زۆری لەو سوورانە بڵێ لە مەنتیقەی هەولێر زۆری سەر بەبێت لە بەغا سەر بەبێت لێرە کەمتر سەر بەبێ بەس لێرە ڕەشەکان و ئەو لالانێکە هەیە سەر بەبێت هەیە بۆ سەر هەیە بۆ مل هەیە هەشە ئەوانە هەیە کە بەسەرە ئەو ڕەشە ئەو ڕەشە هەیە بۆ سەرە زۆر کەس لە ئەلی لادێ حەزی لە ڕەشەکەی سوێکە کەمتر سەر بەبێت بەزالی زۆری نەفسی سلێمانی حەزی تۆزە لەو سپیانەیە بەزالی دەرەوە حەزی لە ڕەشەکەیە هەتا ڕەشتر بێ ئەوان جاتر حەجان لێت. ئەوانەی کە زیاتر جامانە ئەبن مەسەلەن کوڕن یان ئافرەتن لە ڕووی تەمەنیانە بڕۆوە جامانە بەنسبەت جامانەی کوردیە هەموو کەسێکەی بە ئەوە نییە فەرقی ئەوە بێ بەس موهیمەوەیە ئەو کەسە بۆ ملی بێجیایە بۆ سەری بێجیایە. مام حاجی ئەنوت جاران ئەگەر یەکێک جامانەی نەکردایە وەکو عیبەوا بوو پێیانەوە سەڕوت زۆر ڕاستاوە ئەوە لە قەیما بۆڵێکی عسکەریش نەکە پیاوەنی ئەم کەلیمەیە لە کوردواری هەیە واڵێ یانە تا ژی لەوێ سابی ناکەن بۆ بەوامین بۆ جامانەکە شەتی ئەساسە لە سەریەکە نێسا هەیە لالی دەرەوە لە سلێمانیش ئەڵێ کە ئەنوم جامانەکە لە سەرمانە بێ ئۆخرە ناڵێ بۆ ڕاهاتەوە بۆ خەوتنیش پێوێتی. 100 ساڵ پێش ئێستا نەبەستنی جامانە شتێکی عیبە بوو بەڵام ئێستا بەستنی جامانە بۆتە شتێکی دەگمەن بۆتە نیشانەیەک بۆ کەسانەی کە چوونەتە تەمەنەوە.
لەگەڵەوەی گەنجەکانمان لە بۆنەکان و لە ئاهەنگەکاندا زۆرجار مشکی و جامانە بەکاردەهێنن لەگەڵەوەشدا نەریتەکە بە تەواوەتی بەرەو کزیەچێت وا بڕوات لە چەند ساڵی داهاتوودا بەستنی جامانە دەبێتە شتێکی دەگمەن و عەیبە.